دایکە تیشکی خۆرزیانی نییە بەڵکو سوودی زۆرە. دایکی گوتی ئەمە ستۆدیۆیەکی پێشکەوتووە بۆ تۆمارکردنی پرۆگرامەکانی خوێندن دروست کراوە. هەناریش بەڕووەکی خۆشەوە پێیگوت ئێمە هاوڕێی یەکترین. مامۆستا ژیار لەم ستۆدیۆیەدا خەریکی بە ئەلیکترۆنیکردنی بابەتەکانە بۆ قوتابیان لە هەموو ئاستەکاندا. لاڤین پێیگوت ئەمڕۆ پشیلەکەم ون کردووە. ئەو دەنگانە تۆمار دەکرێن و دەمێننەوە و دەبن بە مامۆستای دووەم بۆ قوتابیان. ساڵی داهاتوو ئیشاڵڵا بازنەی یەکەم و دووەم بابەتی هوەری لە پۆلی 1 تاوەکو 6 هەمووی بەردەست دەبێت کە پێکاتوە لە کوڕاس و لە ڕێبەری مامۆستا کە هەموو بابەتەکانی هوەری لە خۆ دەگرێ. ئەویش یەکەم جارە لە مێژووی وەزارەتی پەروەردە کە کوڕاسێک بۆ قوتابی هەبێت گشت بابەتە هوەریەکانی شانۆ و شێوەکاری و سینەما هەڵگرێت. بۆیە ئەوە بەرەو پێشچوونێکی زۆر باش دەبێ و هیوادارین قوتابی ئازیزەکانمان لە قوتابخانەکان سوودی لێوەربگرن و چێژ لەوانەی هوەر ببینن و ئەو ستۆدیۆیەش بە هەماهەنگی لە بۆ هەموو بابەتەکانی ناو پرۆگرام ئیش دەکا و تۆماری دەنگ و بابەتی ئەلکترۆنی و بابەتی میوزیکی و هەموو ئەو بابەتانی کە لە پرۆگرام پێویستە کاری لەسەر بکەین ئەمە لەو ستۆدیۆی ئەنجامی دەدەین. بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی دروستکردنی ئەم سیستمەوە کاراسانێکی زۆری بۆ بواری پەروەردە کردووە لە هەرێمی کوردستان و بۆ قوتابیان و بۆ مامۆستایانیش تەنها لە ڕێگەی مۆبایلێکەوە کە لەسەر ڕووکاری هەر لاپەڕەیەک QR هەیە. QR-ەکە لێ دەدەیت و دەدگێنێت بەو وانەیە کە لەم لاپەڕەیە بە تەواوی شەرح کراوە. ئێستا بۆ نمونە داپیرە هەموو داپیرەمان هەیە لە ماڵەوە یان بینی ومانە لە ماڵە گەورەکان. داپیرە بە کێڵین داپیرە بە دایکی دایکمان یان بە دایکی باوکمان دەوترێت داپیرە. لەم هەنگاوەدا سوود لە ئەزمموی کادیرانی وەزارەتی پەروەردە وەرگیراوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەوڵدان بۆ ئەوەی سەرجەم قۆناغەکانی خوێندن بکەن بە ئەلیکترۆنی. کەیشنەوە قۆناغێکی زۆر گرنگ و ئیشەئەڵڵا بەردەوامین لەسەر ئەوەی بتوانین ئەم ساڵ بۆ ساڵی 25-26 سەرجەم بازنەی یەک لەگەڵ باخچەی منداڵانە هەر هەمووی بکرێتە ئەلیکترۆنی و بابەتەکان شەو ڕۆژ ئەخەینە سەر یەکتری بۆ ئەوەی بتوانین بگەینە ئەو قۆناغە گرنگەی کە زۆر پێویستە ئیمڕۆ بۆ ئەم ڕۆژگارە کە زۆر پێویستە و تەنانەت ئێمە ئیسا بۆ نمونە لە وڵاتی عێراق تا ئیسا هیچ تۆمارێکی دەنگی دەست پێ نەکردووە. ئێمە وەکو هەرێمی کوردستان دەستمان پێ کردووە. مامۆستایانیش لە ناوەندەکانی خوێندن پێشوازی لەو هەنگاوە گرنگە دەکەن. لە ماڵاتوان خۆیان سوودی لێوە ببینن. ئەو دەرسە زۆر بە جوانی وتراوە، زۆر بە جوانی باس کراوە. ئەو مامۆستای کە ئەو دەرسە شەرحەکە لە بارکۆت و ئەلکترۆنیەکە زۆر بە شێوازێکی جوان وتراوە، هەم بە گۆرانی هەم بە شەعر بە هەموو شێوازێ زۆر شتێکی باش و زۆر شتێکی سەرکەوتووە ئینشەڵڵا. لەو چەند ساڵی ڕابردوودا گۆڕانکاری زۆر لە ناوەڕۆک و دیزاینی کتێبەکانی خوێندن کراوە و 407 کتێب گۆڕانکاریان بەسەردا هاتووە بۆ ئەوەی قوتابی زیاتر ئارەزووی خوێندن بکات. شەیماواییس کوردستان 24 هەولێر. گرنگی با ئەلکترۆنیکردنی بابەتەکانی خوێندن ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن سەرتیبجاه بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەوانیەکان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. مامۆستا بەخێر بن. زۆر سپاس. مامۆستا بۆچی ئەمەتان کردوتانە با ئەلکترۆنی سوودی چییە؟ حقت لە کابینەی هێنۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە هەنگاوی زۆر گرنگینە بە سەرپەرشتی برای بەڕێزمان دکتۆر ئالان حەمەد سەعید. یەکێک لەو هەنگاوە گرنگانەی بە ئەلکترۆنکردنی وەزارەت بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەت بە پرۆگرامەکانی خوێندن لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندنەوە. حقت ئەم هەنگاوە خۆتان نەزانن چەند ساڵێکی قورسمان بڕی لەگەڵ نەخۆشی کۆرۆنا هەموو سکتەرەکانی ژیان وەستا
و یەکێک لەو سکتەرانی کە زۆر کاریگەری لەسەر بوو پەروەردە و فێرکردن بوو جیهان خۆی بۆ حاضر نەکردو بۆ ئەو ڕۆژە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە زوو گەیشتینە خۆمان توانیمان هەندێک شت هەیە ئەو کاتە حەلێکی ئانیمانە بوو بەڵکو ئێمە کەوتینە پێش زۆر لە وڵاتانی شەرقی ئەوسەطیش وەکو هەرێمی کوردستان زوو کتێبەکانمان کردە ئەلکترۆنی و توانیمان زۆربەی وانەکان با ئەلکترۆنیش بێ لە ماڵ بێ ئەو کاتە بەڵام هەنگا لە دوای ئەوەی خۆتان نەزانن هەر کێشەیەک ڕووەدا ئەبێت و سوود لەو کێشانە وەربگری یەکێ لەو کێشانەی کە بیری لێ کردەوە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام بە ئەلکترۆنیکردنی کتێبەکانی خوێندنەوە هەرێمە لەو ڕۆژەوە دەستمان پێکرد توانیمان تا حالەتێکی زۆر باش گەیشتینە ئەوەی بتوانین بۆ ئەو کاتە شتێکی باش دروستکەین بەڵام پلانماندانا بۆ ئەوەی بە یەکجاری ببێتە ئەلکترۆنی لە ڕێگەی بەڕێبەرایەتیەکمان کردەوە بە ناوی بەڕێبەرایەتی بەشی هوەری و ئەلکترۆنی بەسەرپەرشتی مامۆسای بەتوانە مامۆستا ژیار ئیسماعیل توانی ئێستا دەستمان کردەوە بە هەنگاوە گرنگەکان بەڕاستی لەو بەڕێبەرایەتێ گشتێ ئەوش بە ئەلکترۆنیکردنی سەرجەم کتێبەکان تا ئێستا پۆلی کوردی پۆلی یەک و دوو سێمان هەمووی کردوێتە ئەلکترۆنی ئینشاءڵڵا کوردی بڵێن بیرکاریشمان کردوێتە ئەلکترۆنی و کتێبی هوەریشمان کردوێتە ئەلکترۆنی ئێستا لە بەردەستی قوتابیانی خۆشەویست زاراوە بەردەستە مامۆستا بە زاراوەی سۆرانی و بادینی بە هەردووکی بەردەستە ئێستاکە ئەم بابەتانە تەبەن خۆتان نەزانن ئێوە ئەلکترۆنیکردن ئیمکانێتێکی زۆری ئەوێ و ئیمکانێتێکی بەشەری و مادی زۆری ئەوێ بەڵام ئێمە خۆشبەختانە توانیمانە هەر بە ئیمکانێتی خۆمان و بە تواناکانی خۆمان و بەسپاسەوە جەنابی وەزیری پەروەردە 6 کادری زۆر بە توانایشی لەم ئەخیرا بۆمان بەعقد بۆمان دامەزران لە بەڕێبەرایەتی گشتی ئەمانە هەمووی خەڵکی کادری بەتوانان توانیمانە ئێستاکە پلانێکمان داناوە بۆ ساڵی خوێندنی داهاتوو 2025-26 سەرجەم بازنەیەک هەمووی ئەەکەینە ئەلکترۆنی و لەگەڵ قۆناغی باخچەی منداڵا لەگەڵ پاکێجێکی گەورە کە دروستمان کردووە جیاوازی لاپەڕەکە لەگەڵم QR کۆدە کە لە مۆبایلێک کاکرێتەوە چی؟ خۆی دائیمەن وجودی ناو پۆل مهمترە یعنی منداڵ لە ناو پۆلا زۆرتر فێرە بێ بەڵام زۆر جارەیە منداڵێک ئیمڕۆ نەخۆشە تووشی نەخۆشیێکی نەخوازراوە بێت توش حادیسەیەکە بێ هەفتەیە دە ڕۆژدا ئەبڕێ لە قوتابخانە ئەمە مامۆستاکە بگەڕێتەوە بۆ ئەوەی کەرتێکی دەرزی بۆ شەرح بکە ئەمە تقریبا قورسە بەڵام ئەم ئەلکترۆنیە یەکێ لەو ئیسیفادانەی ئەوەیە کە بەیانی منداڵەکە ئەگەر حتا لە ماڵی شۆ بێ هەر دایکەکە بەس ئایپاتەکەی یا مۆبایلەکەکەی بەس بیخاتە سەری مامۆستایەک بۆ شەرحەکە ئەم شعرانە ئەم گۆرانیانە هەمووی کراوەتە ستران لە ناو کتێبەکە کوڕاستمان دروست کردووە بۆ فێربوونی پیتەکان کە ئەوە گلەی دایک و باوکان بوو کوڕاستمان دروست کردووە بۆ بابەتی هوەر کە فێری وێنە و ڕسم و خەتنووسی خەت جوانی بێت هەمومان دروست کردو ئەمەش هەمووی ئەلکترۆنیە هەم سەرجەم شعرەکانی ناو کتێبی پۆلی کوردی یەک و دوو سێ هەمومان کردوتە ستران لە ڕێگەی ئەو لوژنە ئەلکترۆنیەوە و هی هوەری و ئێستا لە قۆناغی ئەوەن پلانمانداناوە بیرکاری و زانست و هوەر بە تەواوەتی و کوردیەکانیش لەگەڵ ئەبدێتکردنیا ساڵی داهاتوو لە ڕێگەی چەند ئایکلۆدێکۆ ئەیخینە بەردەستی مامۆستایان و قوتابیانی خۆشەویست برتان لەوە کردوتۆ لە چ کاتێکا خوێندکار ئەمە بەکار بێنێت و بیرتان لەوە کردوێتەوە کە مناڵ پێویستە تا چەند لە ئەمێرە ئەلکترۆنیەکان دوور بێت و دایک و باوکان ئاگاداری ئەوە بن بەردەوام مناڵەکانیان خەریکی بەکارێنان ئەم QR کۆدە نەبن حقت ئێمە یەکێ لە بیرۆکەکان ئەوەیە منداڵێک هەموو منداڵێک ئێستا یەکەم زەختل سەر خێزانەکان ئەوەیە کڕینی ئایپاتێک پێداویستیەکانە بۆتە ژیان ئایپاتێک مۆبایلێکی زیرەک ئیمڕۆ منداڵ زۆر بەوەڕۆ ئێمە هەنگاوی ئەومان ناوە ئەم بابەتانەی کە ئەگەر بخرێتە سەر ئایپات تەنانەت لە پرۆژێکی گەورەشمان هەیە ئێمە ئێستا دوو ئەکتەرمان دروست کردووە لەگەڵ خێزانێکە بە ناوی ڕاز و ڕەوا ئەم دوو ئەکتەرە چەند ساڵێکە دەستمان پێ کردووە ئەم ڕاز و ڕەوا بوونەتە دوو ئەکتەری دوو منداڵی کوردی جوان بە شێوازێکی جوان
لەلایەن وێنەکێشانی خۆمانەوە دروست کراوە نزیکە لە واقعی کوردیوە ئەم دوو ئەکتەرە ڕۆڵە گێڕن لە زانست لە بیرکاری لە کوردی لە هوەر ئەمانەوە لە داهاتووە ئەم دوو ئەکتەرە بکەینە دوو پاڵەوانی جوانمانی منداڵ خۆی تا ببینێتەوە لەگەڵ خێزانێکی گەورە و لەگەڵ هاوڕەکانیان بتوانین لە ڕێگەی ئەمەوە تەنانەت ئەفلام کارتۆنیشیان بۆ دروستکەین لەسەر ئەم بابەتە زۆر بابەتەکان لە ڕێگەی ئەم دوو ئەکتەرەوە فێریان بکەین لە ئینا وەکو ئەوەی لە ئەوروپا زۆر باوە بەڵێ بۆ چوونەکانی ناوەندەکانی خوێندور و مامۆسایان چی لەم بارەیەوە زۆر ئەوەی ئەو فیدباکانی کە بۆ لای ئێمە دێت فیدباکی زۆر زۆر معقولە بەڵام ئێمە جارێ لە قۆناغی تقریبا نیوان ئەبێت تەواو بێ بە تەواوەتی ئینجا بگەڕینەوە سەر خۆمان خەلەلەکان چیە خۆتان نەزان ئەمانە هەنگاو بە هەنگاوی ئەوێ لە زۆربەی وڵاتانی شەرقی ئەوسەط جارە نەبووە ئەلکترۆنیک کتێبەکان ئێمە ئەو هەنگاومان ناوە خۆشببختانە هەمووشی بە کەوادری خۆمان خۆماڵی خۆمان لە خانەقی تازاخۆ خەڵکێکی خۆمان لە هەر کوێزانیمانە یەکێکی بەتوانە هەیە لەم وڵاتە ئێمە ڕامان کێشاوتە ناو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان و سوودمان لە توانەکانی وەرگردووە یا لە ڕێگەی لژنەیەکی باڵاوە هەمووی لە شوێنی خۆیان مثلەن ئەو تۆمارە دەنگی ئستا تۆ گوێت لێبوو ئەوە لە سلێمانی تۆمار کراوە لە دووهۆک هەمان تۆمار کراوە لە هەولێر زۆربەی تۆمارەکان ئەو لە دوای دروستکردنی ئەو ئستۆدیۆی کە ئێستا لە بەڕێبەراتی گشتی پرۆگرام دروستمان کردووە بۆ بەشی ئەلکترۆنی ئیتر دەنگەکان هەمووی گشتی لێرە تەسجیل ئەکرێ و لەسەر پەرشتی خۆمانایە خەڵکێکی بەتوانامان هێناوە لە ڕووی دەنگۆ لە ڕووی ئستۆدیۆوە ئێستاکە لەگەڵمانە پێشتر ئەمە نەبوو لە وەزارەتی پەروەردە ئەگەر بە کورتیش وەڵام بێتەوە سوپاس دەکەم لە ماوەی ڕابردوو تا ئێستا زۆر گۆڕانکاری لە کتێبەکانی خوێندن کراوە بێگومان بە ئاراستەیەکی باشتر ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە خوێندکار گەرم و کوردتر بێت لە خوێندن و حەزی زیاتری بۆ خوێندنەوە و سێرکردنی کتێبەکەی هەبێت ئێمە هەرێمی کوردستان لە 92 تا ئەگاتە 2024 چەند هەنگاوێکمان بەسەرهات لە 92 تا 2023 چونکە هەر ڕبتمان بوو بە عێراق و یونسێف و یونسکۆ ئیمکانێتی کوردستانیش نەبوو خۆی ئەبدێت کاتۆ تا 2023 تا ڕووخاندنی ڕژێمی پێشتر ئێمە زۆر دەستکراوە نەبووین و وەزارەتی پەروەردە بەڵام لە دوای 2023ەوە چەند هەنگاوێک و چەند قۆناغێک نرا ناڵم هەمووی سەرکەوتوو بوو بەڵام خۆتان نەزانن بابەتەکان پەروەردە و فێرکردن ئامادەکردن و پەروەردە و فێرکردن نەختی قۆناغێکی قورسە خاستەن وەزارەتی پەروەردە یەکێک لە ئەوەنە ڕاستیەکەی هەنگاوی باش نراوە بەڵام ئەو هەنگاوە تقریبا لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گەورەتر نرا لەم کابینە گەورەترین هەنگاو بە شێوازێکی عام بە ئەلکترۆنیکردنی وەزارەتی پەروەردە و شۆڕشەکریا لە پرۆگرامەکانی خوێندن لە بەرەو خۆتان نەزانن هەر وڵاتێک ئەگەر بێ پێشکەوێ ئەبێ لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە پێشکەوێ پرۆگرامەکانی خوێندن بەس ئەو کتێبە منهەجێ نییە یەک کۆمەڵ بابەتی ترە پاکێجێکی گەورەی خوێنەمە دەستمان پێکردەوە بۆ پاکێجانە بە دروستکردنی مەسفۆت مەدا بە دروستکردنی زنجیرەی بابەتەکان بە دروستکردنی وەسیقەی منهەجی ئەمانە بە پرینسیپەکانی یونسێف و یونسکۆ توانیمانە ئەم پرۆگرامانە ڕێک بخێنەوە ئێستش لە هەوڵدانین بۆ ئەوەی بتوانین بیگەێنینە هەنگا بیگەێنینە ئاخر مەتاف و ئیتر نەوەستێ وەزارەتی پەروەردە ئەبدێتێکی بەردەوام لە خۆ ئەبدێتکردنەوە لە بەپێی ئەو پێشکەوتووە جیهانیانی کە ئێستا ڕۆئەدا لە پرۆگرامەکانی خوێندن بەڕێز مامۆستا حەسەن سەرتیب جاف بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەپەنیەکان لە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان و ماتوو نەبن زۆر سپاس بەخێرات.